ئەمڕۆ لە تەواوی بەش و کۆلێژەکانی زانکۆی سەلاحەددینی شاری هەولێر مامۆستایان و قوتابی و فەرمانبەران بەهۆی ڕووداوەکەی چەند ڕۆژی ڕابردوو کە بووە هۆی کوژرانی ڕاگری کۆلێژی یاسا و مامۆستایەکی کۆلێژی ئەندازیاری ماوەی چەند خولەکێک لە بەردەم کۆلێژەکان ڕاوەستاند. لە هەمان کاتدا بەشێک لە قوتابیانی زانکۆی سۆران بۆ پاڵپشتی لە مامۆستاکەیان لە بەردەم وەزارەتی خوێنی باڵا لە شاری هەولێر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و ڕایانگەیاند ئەو تۆمەتانەی بۆ مامۆستا نیشتیمان هەڵبەستراون و ئەو دەکەن بە هۆکاری ڕووداوی ئەو کارە ساتە دوورن لە ڕاستی و بۆ شێواندن و بەلا ڕێدابردنی کەیسەکەیە. بەداخ و بەجارەیەکی زۆرەوە دکتۆرە نیشتیمان لەگەڵ ئەوەی لە کۆستێکی گەورەدایە بەهۆی لە دەستدانی هاوسەرەکەی، بەڵام ئەو لایەنانە بێویژدانانە کەوتونەتە گیانی دەیانەوێت تۆمەتباری بکەن بە هۆکارێکی سەرەکی ئەم کێشەیە. لە کاتێکدا دکتۆرە چەندین جار نەرمی نواندووە و بەرامبەر ئەو قوتابیە و لە مافەکانی خۆی خۆش بووە. کەچی تۆمەتبار بە چەند ڕێگایەکی جیاواز بەردەوام بووە لە هەڕەشەکردن لێ و ژنێتی و نەرمی نواندنەکەی مامۆستامانی خۆشتۆتەوە بۆ مەرامەکانی خۆی. لە دەستگاکانی ڕاگەیاندن ناوی بکوژ وەکو قوتابیەکی زانکۆی سۆران دەهێنرێت، بەڵام هەڵسوکەوت و ئاکاری ئەو بکوژە بە هیچ شێوەیەک گزارش لە قوتابی زانکۆ بە دیاریکراویش قوتابی کۆلێژی یاسا ناکات. لە ئەگەری بەردەوامبوونی ئەو هەوڵە چاواشەکاریانە ئێمە وەکو کەسانی یاسا سکاڵای یاسا تۆمار دەگەین لەسەر هەموو ئەو کەسە و لایەنانەی کەوا خۆڵ دەگەنە چاوی خەڵک و پاسە و بۆ بکوژ دەهێننەوە. مامۆستایانی زانکۆش لەبارەی ئەو ڕووداوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویانداوە پێیان وایە کە نابێت بهێڵدرێت بە ئاسانی حرەمی زانکۆ بشکێندرێت و بێڕێزی بەرامبەر مامۆستای زانکۆ بکرێت. مامۆستایانی زانکۆ بە هیچ شێوەیەک نابێ ئەم ڕووداوە و هاوشێوەکانی ئەم ڕووداوە لە ئایندەشدا بێتە هۆی ساردبوونەوەیان لە ڕاستی و دروستی ئەنجامدانی کارەکەیان لە ئەنجامدانی کارەکەیان بۆ پەر ڕازگۆیی بەرپرسیارەتیەوە نابێتە هۆی ساردبوونەوەی مامۆستایانی زانکۆ و سڵەمینەوە لەوەی کە بڵێن لادەران لە یاسا بە سزای خۆیان نەگەن لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی خوێندنە. کۆمەڵگەی کوردی بەڕاستی نامۆیە بەم جۆرە ڕووداوانە و ئەم جۆرە ڕووداوانە لە ڕاستیە لەوانەیە دەرهاویشتەی زۆری هەبێ لە ئایندەیەوە لێکەوتەی زۆر خراپی هەبێت. ناکرێت لە هەر حالەتێک یان لە هەر شوێنێک قوتابیە گزی لێ دەژیرێ یان دەمەقاڵێکی دەبی لەگە هەر مامۆستایەکی ڕاستە و خۆ پەنا بۆ چ بە پەنا بۆ چەک پەنا بۆ توند و تیژی بە. لە کۆتاییدا مامۆستا ڕێنمایی مامۆستا یاساکان تەطبیق دەکات، یاسای خوێندن و یاسای پەروەردەکردن کە لە خزمەتی کۆی پرۆسی پەروەردە و پێرکردنە دەکات. بەڕاستی ئەوە جێگەی داخەکردنەوە حرەمی زانکۆ ئەنجام دەدرێت. بۆی هەموو ئەوانە وا دەکات کە تاوانی ئەو تاوانبارە چبی سزای ئەو تاوانبارە چەند هێندە بیتن. بە زووترین کات دادگا لە ماوەی 2 مانگی داهاتوو تا دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن 2022-2023 سزای ئەو تاوانبارە بدرێ. بەڕاستی ئەگە سزای هەتا ئەو کاتە سزای تاوانبار نەدرێ ئەوە لەوانەبی لێککەوتەی جگە لەو لێککەوتە هەیە لێککەوتەی خراپتریشی لەسەر چ دەبی لەسەر پرۆسەی خوێندن دەبی. دوا بە دوای ڕووداوی تەقەکردنەکەی چەند ڕۆژی ڕابردووی شاری هەولێر کە لەلایەن قوتابیەکەوە ئەنجام درا و 2 مامۆستای زانکۆی تێدا کوژرا، حکوومەتی هەرێم بڕیاری قەدەغەکردنی چەکی دەرکرد و چەند ڕۆژێکیشە هەڵمەتەکە بەردەوامی هەیە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.